لە بەرنامەی خەڵاتەوە سڵاوتان لێبێت. بەرنامەی ئەم جارەمان لە خەزای بەردەڕەشە و هاوکاتە لەگەڵ دەرچوانی پەیمانگەی تەکنیکی خەزای بەردەڕەشە کە لە ناو یاریگەی خەزای بەردەڕەشەوە ئەنجام دەدرێت. ئەمەش بە پێویستمان زانی بەرنامەی خەڵات لەم پەیمانگایە باڵێن هاوکاتە لەگەڵ خوێندکاران و دەرچوونی لەگەڵ خوێندکارانی پەیمانگەی تەکنیکی خەزای بەردەڕەش ئەنجام بدەین و خەڵاتەکەی خۆشمان ئاراستەی ئەم خوێندکارانێ بکەین و لەگەڵمان بن و بینەری ئەم خەڵاتە بن. بەڵێ بینەرانی خۆشەویست هەروەکو دەبینن ئێستا بەشی دەرچوونی پەیمانگەکانە بەڵێ پەیمانگەی تەکنیکی خەزای بەردەڕەشە کۆمە بەدەستن کۆمەڵی ئاڵای بە ئاڵاوە با بڵێن دەرچوانەکانی خۆیان پیرۆز دەکەن و دەمانەوێت ڕاو بۆچونیان وەربگرین و ئایا چەند دڵخۆشن ئەمڕۆکە تەخەرجیان کردو یاخۆن دەرچوونە دەمانەوێت یەکەم سڵاویان لێ بکەن سڵاو دەبێ داشی گەلەک سپاس هەستە چۆنە با بڵێن ئەمڕۆکە هەستەکە گەلەک خۆشە یعنی ئەوە پشتی 12 ساڵ و 14 ساڵت خواندنێ ئەم خلاص بووین و ئەوکە ڕۆژە دەرچووەمەیە هەستەکە نوێتە گوتن و یەکەم جۆی پێ سپاسیۆ دێکو بۆ بێت خوب بکەم بۆ ئەو گەشتیمە سەرەوەن ئەس گەشتمە بێ ڕۆژی ئەگەر ئەو نەبوونە و طبعا پێشمەرگی کوردستانê نەبووە ئەو سەر بخوبوونە نەبووە ئینشاڵڵا دیگەینە دەوڵەت بوونە کوردستانê لە 25 نه بە هیوای ئەوەی ئێمە لە بەرنامەی خەڵاتەوە لە کەناڵی بادینانساتەوە لەگەڵتانی بەرنامەی خەڵات بەرنامەیەکی پرسیار و وەڵامە ئەگەر پرسیارت لێ دەکەین ئەگە وەڵامەکە زانی خەڵاتت پێ باشە فەرموو باش پرسیارێکمان هەیە دەڵێت پایتەختی ئەندەنووسیە چێن دەراوە ئەرمینیا پایتەختی ئەندەنووسیا جێ لە ئەندەنووسێنە بۆ وڵاتێکی مسلمان ئەرمینیانە؟ نا پایتەختی ئەندەنووسیا سانای هەلوژاردە نازانی؟ نا وەڵا دەستان خۆش بێت بەڵێ دەستمەند لای ئەو کاکەیە سڵاوت دەبێت ئەمڕۆکە هەست و چۆنە بەدەرچوونی و هەستێ من gelekî xweş e Rûke texerbiya du sal e mirov evê da gelekî xweş e hestê min nûya derbirîn rastî hestê min gelekî xweş e hêwa serketinê بەشێکی چ beşî kargirî kar کارگێڕی کار belê قۆناغ دیوانە qonaqî duan ئامادەبوانی بەڕێز داواکاری مامۆستایانی هەمیشە ew zehmeta me birî me dweket bûme bîne teyînkirin doma zondin خۆشەویستەکانمان hêwa serketinê me hemû نابێت خوێنی ئەو شەهیدانە لە şor bin serketû bin لە سایە خوێنی ئەوانەوە ئەمڕۆ باشە ئێمە لە بەرنامەی خەڵاتەوە لەگەڵداین بەرنامەی خەڵات بەرنامێکی پرسیار وڵامە ئەگەر وڵامەکە ڕاوەستین لەسەر گیانی پاکیشەکانی کورد و کوردستان سەروەریان باوکی ڕۆحی نەتەوەی کورد بارزانینەمەرێکمان هەیە دەڵێکە هەمان بەشیتەوە کێی حاسبەی دامەزران دامەزراندنی حاسبە لەلایەن کێوە بەشەکەی ئێوەیە کارگەریە بەشی حسابات و بەشی ژمێریانە معلومات پایتەختی ئەندەنووسیە چێن دەرا ئەندەنووسیا گوێت لێ نەبووە ئەوەش پایتەختەکەی نازانی گوێت لێ نەبووە یارمەتی تۆ دەدەم پایتەختی پۆڵەندا سپاس فەرمووی ئەوانەی چاویان هەڵنایە بۆ پێشکەوتنی لە کوردستاندایە لە داخی کوردان دەستەکان خۆش بێ زۆر سپاس دەکەین ئەگەر خات و نەخێریانە ئەو پێشکەوتنی گەڵان دەیبینن ئەوان هەوڵ دەدەن بیشێوێنن پێیان خۆشترا گەر بێگانە بن نەک لە پاڵ براکانیان خاوەنانە بن ئەوەش بەڵگەیە و بەکرێگیراون بۆیە هەمیشە لە بەرنامەی خەڵاتەوە پرسیار وڵامە بەرنامەی پرسیاری وڵامە پرسیاری دەکەن گە وڵامەکە زانی خەڵات ئاەتێک لە قورئانی پیرۆز پێشکەش دەکرێت لەلایەن بەڕێز بە وڵاتی گولەوە ناسراوە یعنی وڵاتێک
زۆرترین گوڵی لێ بەرهەم دەێنرێ ینی دابەشی هەموو سەر وڵاتەکانی جیهان دەکا ئەو وڵاتە ناوی چیە؟ چین؟ نا وڵاتێک بە وڵاتی گوڵ ناسراوە کە دابەشی زۆربەی وڵاتەکانی جیهان دەگات وڵاتێکی ئینتازێکی زۆری هەیە نردی بەڵێ یابان 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 بە ساری لۆمە نردیا هۆڵەندا ئەو برادەرەکانی جاگوتەوە زانیاری نەبوو لەسەرەوەی کە هۆڵەندە زۆرترین گوڵی بەرهەم دەێنرێت و دابەشی وڵات پێشتر خوێندیتمەوە بەس دایاد نەبووە پێشتر خوێندیتمەوە پێشتر خوێندیتەوە بەس ئێستا بەبیرت نایوانیارە زۆر چاکە ئەم دیارێکمان هەیە دیارێکمان لەلایەن شوێنی محەممەد ڕەشگەری کۆتاڵی محەممەد ڕەشگەری ئامادەکراوە کە بۆ جلوبەرجی ئافرەتانە کە دەتوانانی سەردانی ئەم شوێنە بکەیت و دیارێکی خۆت لەم شوێنێ وەرگیت هەیە پێشکەشی ئێمە بکەیت و بینەرانی کەناڵی بادیناسا زۆر سپاسی مامساکان دەکەم کە بەبووی ئەوانەوە گەشتمە ڕۆیشوە وەروە زۆر سپاسی ماڵەمان دەکەم بە تایبەتی باوکم کە ینی منی هاندا بگەمە ڕۆژێکیوە زۆر دڵخۆشم زۆر دڵخۆشیوانە کارگیریکاری نەمانە خوێندکاری دەرچوانی کارگیریکارن سڵاوت لێبێ باشیت ئەگەر هەڵبستی تۆ بە ئەرگ نەبیت بێتی ئێرە الحمدلله باشیت الحمدلله خۆشتر چۆنە ئەمڕۆکە دەرچوونێکت هەیە خداوەی ڤیۆمە هەمیەوە بوو ئیشەڵڵا هەمی سەرکە بنەوە دەخۆزە پلێت بەرزترشەوە هیوادارین پلی بەرزتن و بە هیوای دامەزران ئێمە بەرنامەی پرسیار و وەڵامی بامڵم پرسیار و خەڵاتی دەکەین پرسیارێکمان هەیە دەڵێت کێ حاسیبەی دامەزرا ئێوە بەشی کارگێڕین و بەشی خۆسیبە مۆکری کوور نەبوو لە خانەوادەکانیان دەکەم ناوەکم پێ پێشکەشی ئێمە بکەی و بینەرانی خێرات ناو گوتکەم بوو نۆڤ vê heflema û herava bû badînan sal her زۆر سپاسی تۆش دەکەین کە بەشدار بووی لەگەڵمان زۆر سپاس دەکەم دەستەکان خۆش بێ فەرموو بە گەبارێک نەبی سڵاو لێ بێ چۆنی باش ئەگەر بیتێ لەگەڵ باس بکەیتەوە هەست و چۆنە ئەمڕۆکە بە دەرچوون و بەلەبەرکردنی ئەم جلوبەرکەیەوە ئەمڕۆکە لێرە بەشتانە هەستێکی زۆر زۆر خۆشە هەستێکی زۆر بەخێراتنی کەناڵەکەتان دەکەم و بەخێر بێن سەرچاوە سپاسی کێ دەکەی سپاسی دایک و باوکت ناکەی سپاسی کەس و کارەکانت ناکەی سپاس و دەستخۆشی بۆشی ئارەستە دەکەیت و پەیامت چییە؟ زۆر سەرەتا زۆر سپاس بەخێراتنی کەناڵەکەتان دەکەین زۆر سپاس دایک و باوکم دەکەم کە ئێوە دەرفەتیلاتمان بڕۆینە قوتاب بڕۆینە مەعاد و زۆر سپاسی بەڕێز دکتۆر یاریدەر سەبیر محۆ دەکەین و بەستنێمە هەنگە زۆر سپاسم ئێمە لە بەرنامەی خەڵاتەوە لەگەڵتانی بەرنامەی خەڵات بەرنامەیەکی پرسیار و وەڵام پرسیارت لێ دەکەین ئەگەر وەڵامەکە زانی خەڵاتت پێ دەدەن پایتەختی ئەندەنیسیا ناوی چییە؟ پایتەختی ببوورە زانیاریم نییە لەسەوەی نییە کە پایتەختی ئەندەنیسیا ناوی پایتەختی بەرسلۆنە نییە بەرشلۆنە ئوسترالیا باشە ئێوە بەشی کارگیری کارون و بەشی حیساباتون و چی حاسبەی دامەزان ناوی و کەسایی چییە کە حاسبەی دامەزان زانایەک بۆ حاسبەی دامەزان ناوی و کەسە چییە؟ کە حاسبەی دامەزان داهێنەری ئەو داهێنەر وەکو دانیشتوانی کوردستان بە کورد و
ورە زانیاری نییە ناوە خۆش بێ سپاس بۆ بدەکەن باشە دەستان خۆش بێ زۆر سپاس ئەگەر بینە ئەو بەشەش وەرگریم بچینە لای ئەو برادەرەش سڵاو لێبێ چۆنی بەخێر بێ باشی لە بەرنامەی خەڵاتەوە لەگەڵتانی بەرنامەی خەڵاتی ئێمە هاتینە ناو خوێندکاران و لێرە پێویستمان زانی خەڵاتی بێوەش بدەین ئەگەر وەڵامەکە تا باز بێت ئینشاءالله باشە پرسیارێکمان هەیە دەڵێت پایتەختی ئەندونوسیە چێنە نازانم پایتەختی پۆڵەندا چێنەرە نازانم زانیارەکان هیچ لەسەرەوەی نیە زانیم لەسەر دەوڵەتان نیە دەوڵەتان باشە بەرزترین چیا ناوی چیا ئەڤرێست لوتکەی ئەڤرێست لە ئەمریکا شاخی ئەڤرێست لە ئەمریکا وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بەرزترین وچیاوانە بەڵێ بەرزترین ئەڤرێست ئەڤرێست بەرزترین وتکەیە بەڵێ بەڵێ چۆن زانیارەکان زانیم لە کتابە دەرەکیەکان وەرگرتووە بەڵێ باش ناو چی خۆش وەلید خدر بەڵێ هەست و چۆن دەرسویتی پێش وەڵامەکەی وەربگرین کە بزان وەڵامەکەت ڕاستە یاخود هەڵێ هەستێکی زۆر خۆشمە سپاسی هەموو کەسان دەکەم یارمەتیمیاندا سپاسی دایک و باوکم دەکەم کە تاو قۆناغە لەگەڵم بوون سپاسی ئەو کەسە دەکەم کە بە بشەیەکەش پشتگیریمی کردو سپاسی کەناڵەکەتان دەکەم بە خێراتتان دەکەم زۆر سپاس باشە تۆ دڵنیای لەوەی کە ئەڤرێست بەرزترین لوتکەیە کە دەکەوێت بەڵێ دەڵی چی نایگۆڕی وەربگرین وەڵامەکەت بڵێ دەستەکان خۆش بێ وەڵامەکەت ڕاستە ئەم دیارێک خەڵاتێکمان لەلایەن سەرتەری ڕۆتانە ئامادەکراوەکە و خەڵاتەیە لەلایەن سەرتەری ڕۆتانە ئامادەکراوە دەتوانێت سەردانی ئەو سەرتەری بکەیت و چی خەڵاتەکە لێ سەردانی زۆر سپاسان دەکەم بەخێر بێن چوتەیەکت هەیە وتەیەکم هەیە بۆ خەڵکی کوردستان هیوادارم دەنگ بە بەڵێ بدەن بۆ دەوڵەتی کوردی ئینشاءالله دەوڵەتی خۆمان ڕابگەێنین و هەستێکی زۆر خۆشمەیە لەو ڕۆژە سوپاسمەوە کەسانش دەکەم یارمەتیمیاندا بە وشەیەک بۆی بگەمە ئەو ڕۆژە سوپاس پەیمانگە تەکنیکی بەردەڕۆژ حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم بە هیوای ئەوەی دامەزراندن و بە هیوای ئەوەی گشت ئامانجەکان و گشت ئاواتەکان بهێتەتی دەستەکان خۆش بێ زۆر سپاس دەکەی مەمنون ئەگە خاتوو ئەگەر تو بێتی ئێرە ئەگەر تۆش بەشداری بکەی لەگەڵەوەی ماکە بزانی چانسی ئەوە هەیە کە خەڵاتەکەی بەدەست بێنی یاخۆدا سڵاو لێبێت مەمنون سپاس ئاغبین ئێمە لە بەرنامەی خەڵاتەوە لەگەڵتانی بەرنامەی خەڵات بەرنامەی پرسیار و وەڵام پرسیارت لێ دەکەین ئەگەر وەڵامەکە زانیت خەڵات پرسیارێکمان هەیە دەرێت وڵات پایتەختی و وڵاتی ئەندەنوسیە چەندە نە جاکاتیە چەندە جاکاتیە بەڵێ هەروەکو چۆن دەبینی نامانە بەشی نەخۆشەوانینە بەشی دەرجوانی نەخۆشەوانینە کە بە ئاهەنگێکی خۆش و بەدڵخۆشێکیوە ئاهەنگی دەرجوانی خۆیان دەجێڕێنەوە منیش بەگرتنی وێنەوە بە بەلای دەستی کێشەوە ئاڵەیان لە دەستەوە کە دەمانەوێت خوێندکارێکی وەربگرین بەزوانە خەریکی وێنەگرتن هەستە چۆنە ئەمڕۆکە بە دەرچوون و دەستێکت هەیە ئەمڕۆکە زۆر خۆش عاڵم کە ئەوڕۆکە ئاهەنگمان بوو ئەوڕۆ بەرە و داوکە دەوڵەتی سەربەخۆت ئینشەڵا 25 ئینۆ هەمومان دەنگمە بەرێ ئەدەین ئینشەڵا کوسانتە دەوڵەت ئینشەڵا کە بۆ دەوڵەت هەمومان بە یەکەوە کە 25 سەدەنجی سندۆقی دەنگدان دەنگ باش دەکەینەوە ئینشەڵا سپاس چ بەشێکەوە خەڵکی چێن دەین ئەمن لە بەشی نەخۆشەوانیم خەڵکی بەڵدەڕەشم ئێمە پرسیارێکمان هەیە با بڵێ پرسیار و خەڵاتە پرسیارێکە لێ دەکەن کە وەڵامەکە زانی خەڵات بەڵێ باشە پرسیارێکمان هەیە دەرێت پایتەختی پۆڵەندا چەندە لەکەی هەڵبژاردن بێ هەڵبژاردن ناوی چەند وڵاتێکم پێ برێ ئەگەورە بوو دەڵێم ڕاستە یاخۆ تەڵ پایتەختی چێندەر پۆڵەندا پێ بووە پۆڵەندا جێم لێ بووە لوبنان پۆڵەندا پایتەختی پۆڵەندا چەندە وڵای ناز هەڵبژاردن بێگەر ناوی چەند وڵاتێکم پێ برێ
نازم مگر بیار بزارم والله زانیاریەوە نەسەوەی نییە نا والله زانیار نەسەر ئێوە چی حاسیبەی دامەزرا ناوی ئەو زانەیە چ بوو کە حاسیبەی دامەزرا پیرۆزبایی خۆم ئاراستەی خوشکم دەکەم کە دەرچووکە بەشی ئایتیە بە پلەی دووەم ئێستاش شاربارچە شارێکتان پێشکەش دەکەم من ڕوحی سربەخۆییم من خەونێکی داگیرکراوەی چەند ساڵم من خەونی ئەنفالکراوەکانی ژێردەستی ڕژێمم من خەونی کوردانم من ئەو تابلۆیم کە بە خوێنی شەهیدان نەخشێنراوە من هەناسەی شەهیدانم من سنووری کوردستانم من سەربەخۆیی مەلە بە سەربەخۆیی والله لقل عائلة خماناتي لقل مدار خماناتي والله كيشوكو كرك معنا سهلو ناصر سهلو ناصر ايتي بشي اي والله زور ممنوعين لحكومة كردستان وزور لا تهميل كردستان لا هم ممنوعين السباسي عندك هر دبي همين بشار همين كرد همين بشار صندوق دنگ بدن او دنگ دار خاين لو كرد او دنگ دار او روكا آماده بوين الى اي مانگای تکنیکی برداشت که کۆمەڵێک کچ و کوڕی زۆر بەڕێز تەخەڕوجیان کردیە زۆر خۆشحاڵم کە دەبینم لە قەزای بەردەڕەش و بە شێوازێکی پێشکەوتوانە کچ و کوڕ پێکۆ دەخوێندن و ئەوڕۆ توانیوانە کە شەهادەی بەرز بەدەست بێنن و ئەوڕۆکە ببنە کەسێکی کاریگەر بۆ وڵاتەکەمان ئەمما پێکەوە دەبیتن بچین بەرەو سندوقی دەنگدان و دەنگ بدەین بۆ سەربەخۆی کوردستان بۆ ئەوەی ئێمەش وەکو دنیا وڵاتی خۆمان هەبێ بتوانین بە ئازادی سەربەرزی بژین پیرۆزبایی هەموو قوتابیان دەکەم پیرۆزبایی ڕاگەری بەیرەکە تکنیکی بەردەڕەش دەکەم هیوادارم سەرکەوتوو بن بەڵێ ئەمانە خوێندکارن دەرچوونە کە بەشێکیان نیش لە کەسوکارەکانەوە لێرەنە هاتنەوە پیرۆزبایی کردن بۆ پیرۆزبایی کردن سڵاو دەبێت سەلام لە تۆش بێ زۆر بەخێر بێن سەرچا من بەشی پەرستاری نەخۆشەوانیم تەواو کردووە و زۆر سپاسی یەکە بە یەکەی خانەوە دەکەم هاوڕێکانم هەموو ئەو کەسانەی کە پشتگیرمیان کردووە تا گەیشتم بەو قۆناغە ئیشەڵڵا وڵاتەکەم ئەگەر پێویستی پێم بوو لانەیەکیش بێت بەشێکیش بێت بۆی پڕ بکەمەوە ئیشەڵڵا هاوڕێیمە لە بەخاتریوێکی هاتیمە پیرۆزبایی لێ دەکەم پیرۆزبایی هەموو قوتابیان دەکەم بە خەیاتنتان دەکەم هیوای سەرکەوتنیانەوە دەخوازم ئیشەڵڵا هە سەرکەوتوو بنیاڕە ڕاستی من 20 مانگە تەخەڕوجمە لێ دهۆ بەلا ئەو ساڵیان 20 مانگە تا شەمی داهاتوو تەخەڕوجی منە بەشی ئینگلیزی سار و خەڵاتی سار لێ دەکەین ئەگە وەڵامەکە زانی خەڵاتت پێ بەڵێ فەرمانیەکانت باشە وەڵڵا یانی باشە سارێکمان هەیە دەرێت پایتەختی وڵاتی پۆڵەندە چێت والله نازانم دوورە ئەرە وڵا دوورە والله نازانم ببوورە سارێکی ترمان هەیە زۆر گەورەترین هوتێل دەکەوێتە چ وڵاتێکەوە گەورەترین هوتێل چ وڵاتێکم پێ بدێن قبرس ئەمریکا ئیتالیا گەورەترین هوتێل کە وڵاتێکی زلێزە لە وڵاتە زلێزەکان ئیتالیا فەڕەنسا
والله نازم داوي اللي بدنا كم نازم سلوى باشا خوش كمان خوش كده شده بيش خوش ممكن باشا سڵاو لە ئێوەش بەخێر بێن سەر چاو لەگەڵ چی هاتی توی سەردانی لەگەڵ برازایەکەم هاتیە ئەوڕۆکە تەخەڕوجی بووە بەشی نەخۆشەوانی هیوای سەرکەوتنی بۆ دەخوازم لە دوا ڕۆژ خزمەتی کورد و کوردستان بکاتن پرسیارت لێ دەکەین ئەگەر وەڵامەکە زانی خەڵات بەڵێ فەرموو زانیارەکانت باشن الحەمدولله لە وەرزشیان بەڵێ پرسیارێکمان هەیە دەرێ گەورەترین هوتێڵ دەکەوێتەوە چ وڵاتێک گەورەترین هوتێڵ زانیاری بۆ هوتێلە گەورەترین هوتێڵ ئاسانکاری نییە دەزناوێتە وڵاتێکم پێ بدە باشە ئەگەر وڵاتێکم پێ بێتە بزانم ئەڵمانیا وڵاتێکیکە وڵاتێکی زلهێزە یعنی زلهێزە زڵاتێکی گەورەیە و با بڵێن ڕکابەری دەکات و رووسیا رووسیا باشە تۆ دەزانی ئەگەر ڕوسیا نەبوو ئەمریکا شەماشتا نا رووسیا کۆنترە و قەدیمترە لە ئەمریکا ئەوە من پێم وای رووسیایە بەڵەیە گەورەترین وڵات لە رووسیایە دڵنیام دڵنیام نازان پیرۆزا وڵامەکە ڕاستە گەورەترین هوتێل دەکەوێتە وڵاتی رووسیا ئەمە ئەم خەڵاتێ لەلایەن شوێنی یاریزانانەوە کە شوێنی بۆ جلوبەرجی وەرزشی پیاوانەکە وا بزانم خۆش حەز لە وەرزشیەوە ئەم خەڵاتە ئەزمان پێشکەشی تۆ دەبێن کە وڵامەکە ڕاستە کە وڵاتی دەستخۆش بەخێر بێن سەرچاوان هیوای سەرکەوتنیش بۆ ئێوە دەخوازم سەرچاو بەخێر بێن بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرە هاتێ کۆتایی بەرنامەی خەڵاتی ئەم جارەمە تا بەرنامەیەکی تر و تا کاتێکی تر ڕێز و خۆشەویستی محەممەد جەلیل قبولکەن و لەگەڵ یارمەتی دەرم جەلال گۆران بەخواتان دەسپێنم خواتان لەگەڵ